سەرباری بەڵێنەکانی حکوومەتی نوێی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی زێوزارە کشتتوکاڵەکان لە کەرکووک ئەو کێشەیە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. جوتیارێکی کوردە لە سنووری داقووق ڕاشکاوانە باس لەوە دەکات ئەو تعریبەی لە ئێستادا لە ناوچەکەیان دەگوزارێت لە سەردەمی بەعسیشدا نمونەی نەبووە. بەداخەواڵێم ینی لە کەرکووک و ئیدارەی کەرکووک بڕیارەکانی بەعسی زیندوو کردوێتەوە. ئێستا ئەو شاڵاوە تعریبەی ئێستا لە کەرکووک دەستی پێ کردووە و بەرەو مەرحەلەیەکی خەتەر ئەرەوە و مەرحەلەیەکی ترسناک ئەڕوا لە وەختی بەعس گەلە ترسناکتر ئێستاکە لە دوای ساڵی 2017 تا ئێستاکە ئەوەی کراوە لەوەی بەعس زیاتر کراکە لە وەختی سەدامە کرا. بەڕاستی یعنی دوشمنایەتی کورد دەکرێت، بەڕاستی ئەرز داگیرەکرێ، بەڕاستی ئاو داگیرەکرێ، یعنی وازە لە دیهاتە کوردەکانەکە کەوا وایان لێکەنکەوە نەتیجە وایان لێ بکەن دیهاتەکان جێبەلن. یعنی ئەگەر بێت و سەرکردایەتی کورد لەم ئاستەیە نەیەتە دەنگ و جوڵەیەکی گەورە نەکا بۆ ئەم وەزعە ڕەنگە کارەساتی لێ دروست بێ نەتیجە ڕەنگە نەتیجە کوشتاری لێ دروست بێ لە کەرکووکە. وەزارەتی کشتتوکاڵی عێراق لیژنەیەکی بۆ چارەسەری کێشەی زێوزارە کشتتوکاڵەکان لە کەرکووک پێکێناوە. لێژنەکە بۆ چارەسەری کێشەکان دەست بەکارە. لجنة مشكلة في مديرية زراعة كركوك بەپێی بڕیارێکی وەزارەتی کشتتوکاڵی عێراق لیژنەیەکمان پێکێناوە لەو کێشانە دەکۆڵێتەوە کە لەسەر زەویزاری کشتتوکاڵی کەرکووک هەن. دەسەڵاتی لیژنەکەمان سنووردارە. ئێمە بانگهێشتی هیچ جوتیارێکی گوندەکانمان نەکردووە سەردانمان بکەن، چونکە دەزانین بەشێک لەو کێشانەی هەن پەیوەندیان بە مادەی 140ەوە هەیە و چارەسەری لای پەرلەمان و حکوومەتی عێراقە. ڕاشی دەگەێنین ئەم کارەی سوپا ئەنجامی داوە، بەڵێنامەیان بەسەر جوتیارانی گوندەکانی سەرگەڕان دابەش کردووە تاوەکو سەردانی لیژنەی کشتتوکاڵی کەرکووک بکەن. ئێمە ئاگاداری بەڵێنامەیەکی لەو جۆرە نین و ئەو کارەی سوپا ئەنجامی داوە بە کارێکی نایاسایی دەزانین. سەرباری وعد و بەڵێنەکانی حکوومەتی عێراق بۆ چارەسەری کێشەی زێوزارە کشتتوکاڵەکان لە کەرکووک هیچ هەنگاوێکی عەمەلی بۆ چارەسەری ئەو کێشەیە لە کەرکووک بەدی ناکرێت. جوتیارانی کوردیش خوازیارن بڕیارەکەی حکوومەتی عێراق بۆ چارەسەری ئەو کێشەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.